شوێن پەنجە تاوانی بازرگانیکردن بە مرۆڤ باز دەکات. بازرگانیکردن بە مرۆڤیش جاردێکی جیهانیە و بە تاوانێکی گەورە دادەنرێت و سزای توندی بۆ دیاری کراوە. ئێرە شاری هەولێری پایتەختی هەرێمی کوردستان. لەو شارە زۆرترین خەڵکی بیانی تێدا دەژین و کار دەکەن. هەموو ئەوانەش لە سەرجەم وڵاتانی جیهان ڕوویان لە هەرێمی کوردستان و شارە کردووە. حکومەتی هەرێمی کوردستان وەک مۆدێلێکی نوێ بۆ ناوچەکەوی عێراق و وڵاتانی دەوروبەر بە باشترین شێوە کاراسانی بۆ هاتنی کەسانی بیانی دەکات لە چوارچێوەی یاسای و کارەکانیان ڕای دەکات و سیستمێکی پێشکەوت و چاودێریان دەکات و مافیان دەپارێزێت و هاوکات هەموو مافێکیان لە چوارچێوەی یاسا بۆ دابین کراوە و پارێزراوە. هەمویان جگە لە کار و پیشیان لێرە ممارەسەی ژیان و ئاین و نەریتی خۆیان دەکەن و بە ئازادی بۆنەکانی تایبەت بە وڵاتەکانیان و خۆیان و گەلەکەیان یاد دەکەنەوە. حکومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی ناوخۆ و یاسا گشتیەکان بە چەتری پارێزەری ئەو کەسە بیانیانە دادەنرێن، چونکە ژمارەیەکی زۆر لە خەڵکی بیانی بۆ گەشت و کارکردن و کاری ڕێکخراوەی و چەندین کاری تر لێرە دەژین و نیشتەجێن. ئەمانش دەبێت لە چوارچێوەی یاساکان و دامەزراوەیە کۆ بکرێنەوە، مافۆرکیان پارێزراو بێت و هاوکات ئەوانیش دەبێت پابند بن بە یاسا و ڕێنمایەکانی حکوومەتی هەرێم تا ڕێگر بن لە هاتنی کەسانی خراپ و نەبنە هۆکاری تێکدانی ئاسایشی کۆمەڵایەتی. بە دەداچوون دەکەین و دەمانێت بزانین هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان چین لە ئەگەری هەبوونی ئەو دیاردەیە و چۆن ڕێگری کراوە. ئەو دیاردەیەش کێشەیەکی گەورەی جیهانیە و نزیکەی 40 ملیۆن کەس لە جیهان بۆ نەتە قوربانی ئەو بازرگانیە. دوایەوەی کە هەڵمەتەکمان دەست پێ کرد بۆ شوێنی مەساج و ساڵۆنەکان دەرکەوت کە کۆمەڵێک ئافرەت دێ بە ناوی زیادە لێرکوانە کاری تر پێ دەکرێت، ینی بازرگانیکردن پێ دەکرێت، کاری لەش فرۆشیان پێ دەکرێت. دوای بەسەر ئەو مەساجەماندادا کۆمەڵێک ئالەتمان گرت، سوچی پیاومان گرت، ئالەتی ئافرەتانمان گرت، زۆر شتی دی ئەو ئافرەتانە دێن لێرە کاری سێکسیان پێ دەکرێت، بازرگانیان پێوە دەکرێت. ئەوەی لە چاوی دەکە بەوەی عەزیەتدانە. ئیدی سەبارەت بۆ دیاردەیە و بوونی بازرگانیکردن بە مرۆڤ وڵەکانی حکوومەت بۆ سنووردارکردنی و دیاردەیە باس دەکەین. دەمانەوێت بزانین ئەو دیاردەیە بە چ شێوازێکەیە و کێن ئەوانەی وەک تۆمەتبار لەو تاوانە تێوەگلاون. ئایا کەسانی بیانین کەماوەکی زۆرە لێرە دەژین و شارەزان یان کەسانی ناوخۆش بەشدارن. شوێن پەنجە سەرەتا بە چیرۆکی فەڵکردن و هەڵخەڵەتاندن و بازرگانیکردن بە کچێکی سووری لەلایەن هاوڵاتیەکی تری سووری کەماوەکی زۆرە لێرە دەژیت دەگەڕێتەوە، دەچینە نشینگەی هەولێر. لێرە دەیبینین و چیرۆکی ڕووداوەکە باس دەکات. سەرەتا بەڕێوەبەری نشینگەی هەولێر دەبینین و بە دەداچوون بۆ کێشەکە دەکات و هەوڵی چارەسەری دەدا. حامی ئەو کچە بزانە ناوی چێ بانگی یا بەلەدنتی من سووریا ئەو خوشکە لێرە ئێستا خەڵکی سووریایە، ئەوە هاتوتە ئێرە بۆ ئەوەی کار بکات لێرە، بەڵام لەبەر ناشارەزایی لە دەرهێنانی نشینگە لەلایەن کەسانی ترەوە بەکارهێنراوە بۆ ئەوەی نشینگەی بۆ تەواو بکەن، بەڵام ڕێکارەکانی نشینگەیان بۆ نەکردووە. ئێمە لێژنەکانی بەدواداچوون ئەم کەیسە دەکەین. ئەوەی کە مافی ئەو کەسەیە هاتووە سکاڵاکەی هێناوە بەلای ئێمە و لە هەمان کاتە سکاڵی لە بنکەی پۆلیس تۆمار کردووە، لێ کۆڵینەوە لە بابەتەکە دەکەین. تاوانبار یان کەم تەرخەم هەر کەسێک بێت ئێمە ڕێکارەکانی خۆمان وەردەگرین بە پێی ئەو ڕێنمایی کە کاری پێکەین
لە یاسای کارکردنی خۆمە. ئەو کچە بۆ شوێن پەنجە چیرۆکی نامەتی خۆی دەگێڕێتەوە. أول ما أجيت على إربيل جيت ب15/6. لە 15 شش هاتمە شاری هەولێر لە دوای کاردەگەڕام و ویزای گەشتیاریم بۆ ماوەی 30 ڕۆژ وەرگرتە بوو. دەمویست لەو ماوەیەدا کارێک بدۆزمەوە ئیقامە جەر بکەم. قررت أعمل الإقامة. هاوڕێکم هاتوو گوتی من بۆ دەردەکەم بە بڕە پارەیەک، منیش پاسپۆرت و دوێنەی کەسی خۆمم پێدا. ئەو کەسێکی عەرەبی سووری بوو کە بەڵێنیدا بە ماوەی 10 ڕۆژ بۆم تاوا بکات کە زانیم هەڵی خەڵەتاندوم و منی ئیستیغلال کردووە، گوتم پاسپۆرتم بدەنەوە. ئەوانش نە تەلەفۆن و نە نامەیان جواب نەدەدایەوە، خۆشیان ون کرد. نزیکەی 10 پاسپۆرتی 10 کەسی بردبوو کە بڕیار بوو بە پارە کارمان بۆ بکات. ئیدی دەستی بەسەر هەموویاندا گرت و نەیداینەوە، منی ئیستیغلال کرد. هو شخص سوري عربي. ئەو کەسە ئەو کەسێکی عەرەبی سووریە ئێستا دیارنیە و ڕای کردووە. منیش سکاڵام تۆمار کرد لە دادگا و دادوەریش فەرمانی دەستگیرکردنی بۆی دەرکردووە. ئیدی سواسی وەزارەتی ناوخۆی هەرێم و بەڕێوەبەرایەتی ئیقامە دەکەم کە هاوکارم بوون و کار ئاسانیان بۆ کردم چونکە من لێرە تەنیا بووم و 8 مانگ سەرپێچیم هاتبووە سەر. ژیانم زۆر خراپ بوو، هەر بۆیە سوپاسیان دەکەم و کە کێشەکەیان چارەسەر کردم. طبعا أنا بدي أتشكر وزارة الداخلية والإقامات ومدير الإقامات لأنه ساعدوني بهذا الموضوع، حلوا لي مشكلتي ورح أطبع إقامة جديدة من أول وجديد وصار معي باسبوري ورح تمشي أموري قانونية ونظامية. دەستەی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان هەڵسەنگاندن بۆ دۆخە دەکات بۆ شوێن پەنجە ڕوون دەکەنەوە. وەکو دەستەی مافی مرۆڤ لەگەر وەزارەتی کار هەموو کات لەسەر هێڵین چاودێری ڕەوشی کرێکاران بکەین لە هەرێمی کوردستان کە باس دەکرێت پێویستە یاسای دەستەبەر کۆمەڵایەتی هەبێتن بۆی زامنی ئەو کرێکارە بکە دیاریکردنی کاتی کارکردنی تاوەکو بتوانێت چەند کات دەکەی دیاری دەکا ئەوەندە کار بکە نەوەکو خاوەن کۆمپانیایەکە بتوانێت لەسەری زاڵ بێتن زیاتر کاری پێ بکاتن چکە ئەمە ناکرێتن. بەڵام ڕۆڵی حکوومەتی هەرێمی کوردستان لەو کابینێ دەبینین زیاتر احتیمامی بۆ بابەتە داوە، گرنگی داوە. ئێستا بەرچاوە یان تەماشا دەکەین دەستەبەری کۆمەڵایەتی زۆر باش ئیشەکان دەکاتن بۆەوەی زامنی کرێکاران بکە. نەقیب دیلانە ئەفسەر لە بەڕێوەبەرایەتی نشینگەی هەولێر بۆ شوێن پەنجە باس لە ئیجراعات و لێپێچینەوە لەگەڵ کەسانی لادەر لە یاساکان دەکات کە بەشدارن لەو تاوان. ئەو کرێکارە بیانیانی کە لە شوێنی کارکردنیان کار دەکەن متابعە دەکرێن دوور و نزیک کابزاندرێ ئەو کاری کە بۆی دانرا هەر ئەو کارێ دیکە یاخود نا چکە زۆر بەجار دەستە قالبی بازرگانی کردن. بەڕێوەبەرایەتی بەشی بەدەداچوونی نشینگەی هەولێر هۆکاری ئەو دیاردەیە باس دەکات. ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی نشینگەی هەولێر هەفتانە هەڵمەتمان هەیە بۆ ئەو شوێنانێکەوە ئەزنەبی کاری تێدا دەکەن، ئەو ئەزنەبیانێکەوە ئیش دەکەن ئایا تا چەند پابەندن بە ڕێنمایەکانی بەڕێوەبەرایەتی نشینگەی هەولێر وەزارەتی ناوخۆ لەبەرەوەی دەبی بە شێوەیەکی یاسایی کارتی نشینگە دەربکەن لە بەڕێوەبەرایەتی نشینگەی هەولێر و بەو شێوەیە بێتن کەوە یاسا ڕێگە پێدایە. شوێن پەنجە بەردەوام دەبێت لە بەدەداچوون. یەکێک لە هەوڵەکانی وەزارەتی ناوخۆ نیشان دەدات بۆ چاودێری و دیاردەی و دەستگیرکردنی و کەسانی بە شێوەی نایاسایی هاتوونەتە ئەو شارە یان خۆیان لە یاسا دەدەزنەوە. چونکە بەشێک لەو سپۆنسەر و کۆمپانیانەی دەیانهێنن زۆر جار بۆ خۆ دزینەوە لە باج و یاساکان و پێنەدانی مافی تەواوی کرێکارە بیانیەکان ناچاریان دەکەن بە شێوەی نایاسایی بمێننەوە کار بکەن و بچن بۆ شارێکی تر تا زۆرترین قازانج بکەن لە ڕێگەی ئەو بازرگانیە. سەرەتا دەچینە شارۆچکەی عنکاوە. لەو هەڵمەتەش بەشی بەدەداچوونی بەڕێوەبەرایەتی قامە و تاوانە ڕێکخراوەکانی وەزارەتی ناوخۆ و هێزەکانی ئاسایشی هەولێر
بەشدارن. لە ماڵێک دەیان کەس دەبێنرێت کامیان لە کونجێک کۆکراونەتەوە کە بێ بەڵگە و بێ قامە بە شێوەیەکی نایاسایی هێنراون و نیشتەجێن و کار دەکەن. کاک هەموو نەفەرەکە بین نەخواری بزانانی هیچ بەسەکەتی هەڵاتیا Where's your passport? Where's your residence card? زۆربەی جار ئەوی جڕائەتانی کە ئەمە دەیکەین لە بۆ کەسی بیانیە بۆی بزانین کە کەسی بیانی نیشنگەکەی تازە کردوتەوە یاخود نا چونکە زۆربەی جار نیشنگەی بەسەر چووە لە خۆدزینەوە لە یاسا نایەتە نیشنگەی تازە بکاتەوە و کاتی کارەکەی دیاری بکرێتن کە بزانە ئەو کە لە گرێ بەستەکە مەسەن دیاری کراوە با بڵێن بۆ نمونە 8 ساعت کارکردن زیاتر لە 8 ساعت کارکردن کاری پێ دەکرێت ئەوە دەستە قالبی تاوان. ئەوە شتەکان پێێنە بەس دەست بەسەدا دەگرین تا سەیدی دەست بەسەدا دەگرین و خەلاص. بە دوواداچوونیان لە بۆ دەکەین لە بۆ ئەوەی کە بزانین نیشنگیان هەیە کە بە یاسایی داخل بوونە یا بەبێ نیشنگە کار دەکەن ئەو کەسانەی کە نیشنگیان نییە کە بە نایاسایی لێرە کار دەکەن ئەمە ئەو کەسانە دەستگیر دەکەین دەیان بێنە بەردەم دادگا و قراری نهایی بۆ دادگایە. بێ ناو سارێ ناو سارێ تەماشا سەیدی ئەوەش دەستەبەری کەسیە وایە کانی جەماعەتی مۆتار چ شەریکەک لۆ دەرهینایە کە دەستەبەری کەسیە. هسه ليش ما فتحتوا الباب؟ انا فتحت الحمام. اي هو؟ انا مقتنع. إقامة سليمانية إقامة سليمانية ئەو پشکنینە زۆر گرنگی هەیە لەبەرەوەی ئەو کەسانێکەوە کار دەکەن لێرە لەوانەیە هەندێکیان هەندێک کەس هەیەکەوە کارتی نیشنگیان دەرنەکردووە یان کەسان هەیە کەسانی وا هاتیە کە هاتووە نەخۆشن ئەو هەڵمەتە بۆ ئەوەیەکەوە ئەو کەسانێکەوە نەخۆشن یان کارتی نیشنگیان نییە کۆنتترۆلیان بکەین و چارەسەریان بکەین. بەشی زۆریش لەو کرێکارانی بە تایبەت خەڵکی بەنگلادیش و نیپاڵ و وڵاتانی ئەفریقین کە بە شێوەی یاسایی لەلایەن خاوەن ماڵەکان وەک کرێکاریان هەر ناوێک زۆر جار لە ماڵەکان ڕادەکەن بە شێوەی قاچاق دەیان بن بۆ شارەکانی خوار و ناوەڕاستی عێراق کە ئەمەش بازرگانی کردنە بە مرۆڤ زۆر جار ئەو بازرگانانە ئەو کرێکارانە بۆ بڕەپارێک هەڵدەخەڵەتێنن کە ئەمەش زیاتر لە دەوروبەری هەرێمی کوردستان دێن و ئەو بازرگانیە دەکەن. زۆربەی جار ئەو کە کرێکارە بیانیانەی کە داخلی هەرێمی کوردستان بوونە کە لە شوێنی کارکردنیەکەیان بە شێوەیەکی نایاسایی دەمێننەوە کە مافی هاتنە ژوورەوەی هەیە پاشان دەبی بێ سەردانی نیشنگە بکاتن بۆ مانەوەی تەماشا دەکەی نەهاتۆتە نیشنگە ئەوە بە قاچە غەژمار دەکەی ئەوەش دەچێتە قالبی تاوان. برا بصم بنجلاديش بري هون شو شكات لي هيا اشقره ومشقره والشر والمر وإجا وكشتوايا بخوي الرأي ذات الليل كان متمكاكا بس علاج ايش قدري ولا يسم بدر تشندرين تشندرين بنجلاديش زۆر جار کرێکار بیانی کە دێتە ماڵێک کار دەکاتن
مەسەڵەن ئێستا زۆرە لە هەرێمی کوردستان خاوەن ماڵەکان خزمەت گوزاریان هەیە لە ماڵەوە تەماشا دەکەین لە ماڵێ فترێک دەمینێت و دەڕواتن نامینێتن ئەو حالەتە دەتایم بکەنە حالەتەکی دوولایەنە بەڵێ ڕادەکاتن دەبتە حالەتەکی دوولایەنە نابی بێک لایەنە تەماشایکەین زۆر جار خاوەن ماڵ تەعاملی باش نییە لەگەڵی ئەوە کرێکارەکە ناتوانانی ببینێتەوە چونکە مەسەڵەن موچەی پێ ناداتن لە ماوەی کارکردنی زیاتر کاری پێ دەکاتن ئەوە کرێکار خزمەت گوزارەکە ناتوانێتن بمێنێتەوە لەو حالەتە ڕادەکاتن فەوە ئەمە دەبی بە دووادەوە چوون بکەین حتا ئیجراعاتەکەیان بەرامبەر بکەین. ئێمە وەکو بەشی بەدوادەچن بۆ کەسی ئەو بیانیانە دەکەینکەوە لەلایەن کەسانی بیانی یان لەلایەن هاوڵاتیانەوە استیغلال دەکرێن بە ناوی دەرهینانی کارتی نیشینگە و ئیزراعاتی تون بەرامبەریان دەکەین بۆ نمونە ئەو کەسێکەوە ئەو ئافرەتە سووریەی کەەوە ئێستا استیغلال کراوە. لە بەرامبەر دیاردە و تاوانە و لاگەری پێشێلکردنی مافی هەر کەسێکی بیانی وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی دامەزراوە تایبەتەکانی بەتایبەت بەڕێبەراتیەکانی نشینگە و نووسنگەکانی بازرگانی کردن و تاوانە ڕێکخراوەکان زۆر بەتوندی چاودێری ئەو دیاردەیە دەکەن و بەردەوام لە دۆ خوژیانی کرێکارە بیانیەکان دەکۆڵنەوە لە کاتی هەر کێشە و گرفتێک تا مافیان پارێزراو بێت. بەڕێوەبەری نووسنگی بازرگانی و تاوانە ڕێکخراوەکان دەبینین. تاوانی بازرگانیکردن بە مرۆڤ یاسامان هەیە یاسای بەرگاربوونەوەی بازرگانیکردن بە مرۆڤ ژمارە 28 ساڵی 2012 هەمان یاسا بە یاسای ژمارە 6 ساڵی 2010 ناسراوەکە لە پەرلەمانی هەرێمی کوردستان پەسەند کراوە لەم یاسایە لە مادەی یەکی ئەم یاسایە پێناسەی تاوانی بازرگانیکردن بە مرۆڤ کراوە چۆن دەست پێ دەکات چ شێوازێک بەکاردێنرێت و لە چ بابەتێک بەکاریان دەهێنن بەکارهێنانیان لە تاوانی سێکسی بەکارهێنانیان لە فلیمی سێکسی بەکارهێنانیان لە کاری زۆرم لێ بەکارهێنانیان لە دەرۆزەکردن بەکارهێنانیان وەک کۆیلە یان بەکارهێنانیان بۆ گواستنەوەی ئەندامانی جەستەی مرۆڤ. Hi, how are you? Okay. What's your problem? He takes my phone. He's one for clean to see everything inside of my phone. I didn't help me. After the morning, he take me to office. نقیب کارزان سەبارەت بەو کرێکارە بیانیە بەڕەگەز غاناییە سەردانی نووسنگەی کردیە داوای هاوکاری دەکات لەبەرەوەی چەند کێشەیەکی هەیە لەگەڵ خاوەن ماڵ مستەمسەکاتی حەجز کرایە زایدەن تهدید کرایە عریزەکی پێ بنووسن لە بۆ بەڕێز دادوەری لێکۆڵینەوە و دەست بە لێکۆڵینەوە بکەن لە کەیسەکەیان. لە کاتێک حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی بەڕێوەبەرەتی قامە و تاوانە ڕێکخراوەکانی وەزارەتی ناوخۆ و چەند دامەزراوەیەکی تر هەموو ڕێکارێکی پێویستی گرتوتە بەر بۆ کاراسانی ژیان و مانەوە و پاراستنی مافیە و کرێکار و کەسەبیانیانە. بەڵام ئەوەی جێگەی سەرنجە ژمارێکی زۆر لەو کەسانە لێرە بە شێوەی قاچاق دەژین و کار دەکەن کە هەمووشیان لەلایەن کەسانێک و کۆمپانیایەکیان ڕاون و بەڵگەکانیشیان لای ئەو سپۆنسەرانن کە پشتگیریان کردو. ئەوەی کە جێگەی ئاماژەیە وەزارەتی ناوخۆ بەڕێز وەزیری ناوخۆ بەڕێز بەڕێوەبەری گشتی دیوان زۆر مهتەمن لەسەر بابەتی بەرگاربوونەوەی بازرگانی کردن بە مرۆڤ و هەروەها بەردەوام بە دووادا چوون دەکرێت لەسەر بارودۆخی کرێکاریانی بیانی و هەروەها هەر کەسێک کە بکەوێتە چوارچێوەی بازرگانی پێکردن ئێمە بەردەوام چاودێری و هەروەها بە دووادا چوون دەکەین لەسەر ئەم بابەت. زۆر جارە و کەسانە بە ناوی کارێک و شارەزایەک دێن هەرێمی کوردستان بەڵام دواتر کە دەستگیر دەکرێن بەشێکیان بۆ کاری نەشیا و لەشفرۆشی و مەساج بەکار دەهێنرێن بەشێکیش بە بڕەپارەیەکی کەم کاریان پێ دەکرێت کە پێچەوانەی ئەو موچەیە کە لە گرێبەستەکە بۆیان دیاری کراوە. بە دوواداچوونەکانی ئێمە
بۆ ئەم دۆسیانە بە شێوەیەکی باش بەرەو پێشووە لە هەمان کاتدا هەر لە ڕێگەی وەزارەتی ناوخۆوە کە گرێبەستێکی لێکتەگەیشتنیەکی کارکردن لەگەڵ ڕێکخراوی سید فاوندیشن هەیە کە لەلایەن کۆنسڵگەری ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاوە سەرپەرشتی دەکرێت بۆ ئەوەی شێڵتەر بۆ ئەو کەسانە دروستکرێت کە دووچاری بازرگانیکردن بە مرۆڤ بنەوە هەتا کەیسەکانیان یەکلایی دەبێتەوە. ئێمە هەوڵ دەدەین هەوڵمانداوە کە ئەم دیاردەیە لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی سنووردار بکرێ وە سنوورداریش کراوە. وەزارەتی ناوخۆ لە ڕێگەی دامەزراوەکانی زۆر گرنگی بۆ بابەتە دەدەن. شوێن پەنجە لە یەکێک لە دانیشتن و گفتوگۆیەکی تایبەت و کراوە لەگەڵ سەرۆکی بەشێک لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بەشدار دەبێت کە لە بەڕێوەبەراتی نشینگەی هەولێر ئەنجامدرا. لە چوارچێوەی ئەو یاسایانەی کە کاری پێدەکەین لەلایەن وەزارەتی ناوخۆی حکوومەت هەرێمی کوردستان وەکو ڕێنمایی ئاراستەی ئۆرگانەکانی کراوە، ئێمە ڕێگری تا ڕادێکی زۆر لەم دیاردەمان کردووە و توانراوە ئێستا تەنها ئەو دۆسیانی کە لە ساڵانی ڕابردوو هەبووە بەردەوامن، چکە دۆسیەی بازرگانیکردن بە مرۆڤ لە ڕووی یاساییەوە ئاراستەی دادگاکانەکرێت پرۆسەیەکی دوور و درێژە و درێژخایەنە. بەڵام بەگشتی دەتوانین ئەو پەیامە بگەێنین کە مانەوەی نایاسایی لە هەرێمی کوردستان بە تەواوی سنوردار کراوە. بەشێک لە سەرۆکی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بۆ یەکەم جار بۆ شوێن پەنجە قسە دەکەن. ستیڤ جۆی، کۆنگرێسمانی پێشوو ئەندامی ئینستیتوتی دیموکراتی ناشناڵی ئەمریکی، ئەو بابەتی بازرگانیکردن بە مرۆڤ زۆر بە گرنگدا دەنێت و نەک تەنیا لە کوردستان بەڵکو لە هەموو جیهان گرفتێکی گەورەیە و بە ئەمریکاشەوە. We work very closely with members of parliament. We work very closely with political parties. ئەو بابەتەی بازرگانیکردن بە مرۆڤ زۆر گرنگە. نەک تەنیا لە کوردستان بەڵکو لە هەموو جیهان گرنگە. من لە ئۆیاهۆی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا وەک ئەندامی کۆنگرێسی ئەمریکا کارم لەسەر ئەو بابەتی بازرگانیکردن بە مرۆڤ کردووە و زۆر لام گرنگ بووە. ئەوەی هەیە لە کوردستان گرنگە، بەڵام پێویستە پێداچوونەوە بە یاساکان بکرێت، بزانن تا چ ڕادێک پەیڕەو کراوە و بە شێوەیەکی کاریگەر جێبەجێ کراوە و دەبێت چارەسەریەکان بخرێنە ڕوو. پێویستە ئەندامانی پەرلەمان چونکە ئەوان لەسەر زۆر بابەت کار دەکەن. پێویستە لەسەر بابەتی بازرگانیکردن زۆر بە جددی کار بکەن. دەبێت زانیاری لەسەر ئەو بابەتە بدەینە ئەندام پەرلەمانەکان و بۆیان ڕوون بکەینەوە. کاتێک ئێمە تەماشای کاربەدەست و سەرپەرشتیارانی هەرێمی کوردستان دەکەین لەبارەی بابەتی بازرگانیکردن بە مرۆڤەوە، دەبینین کارێکی زۆر باشیان کردووە. ئەوان یاسادا دەنێن و دەیانەوێت ڕێگری بکەن لە بازرگانیکردن بە مرۆڤەوە. شوێن پەنجە سەبارەت با ڕۆڵی حکوومەتی هەرێمەوە دیاردەیە شێری دەبینێت. دەستەی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان هەڵسەنگاندن بۆ دۆخە دەکات بۆ شوێن پەنجە ڕوون دەکەنەوە. Human trafficking is a global problem with 40 million people exploited and abused around the world. بازرگانیکردن بە مرۆڤ کێشەیەکی جیهانیە کە نزیکەی 40 ملیۆن کەس لە جیهاندا بازرگانیان پێوە کراوە. ئەوەی لە کوردستانیش دەیبینین کە بەشێکە لەو کێشە جیهانیە کە پەیوەستە بە دیاردەی بازرگانیکردن بە مرۆڤ. چونکە هەندێک جار کوردستان وەک شوێنێکی گواستنەوەی ئەو کەسانە بەکاردێت لەلایەن کەسانی تۆمەتبار. گەورەترین کێشەی ئەو کەسانەی دێنە هەرێمی کوردستان زۆرجار بۆ مەبەست و کاری تر بەکاردەهێنرێن کە پێشتر بۆ کارێکی تر ناوی نووسیوە. ئێمە لە ڕێکخراوەکەمان ماوەی 7 ساڵە لە بواری بازرگانیکردن بە مرۆڤ بە شێوەیەکی هاوباش لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان کار دەکەین تا ڕێگربین لەو دیاردەیە. لە ساڵی 2010 پەرلەمانی کوردستان بڕیاری لەسەر یاساکەدا حکوومەت پەیمانگەیەکی دروست کرد کە بەشی پۆلیس و یاسا و چەندین بەشی تری لە خۆ گرتووە تا مافی کەسانی بیانی پارێزراو بێت ئەگەر مافی پێشێل کرا. حکوومەتی هەرێمیش خەمخۆرانە ئەو دامەزراوانەی دانا بۆ چارەسەرکردنی کێشەی ئەو کەسانەی بازرگانیان پێوە دەکرێت و مافیان پارێزراو بێت. ئەو دامەزراوەیەش کە حکوومەت بۆ پاراستنی مافی کرێکار و کەسانی بیانی دایمەزراندووە تا ڕێگری لەو تاوانە بکات و لە ڕۆی دەرونی و تەندروستی و یاسایی و هاوکاری قوربانیان بکات بۆ ئەو ئافرەتانش کە خراپەیان بەرامبەر کراوە شەڵتەری تایبەت بۆ پاراستنیان دانراوە.
ئەم کارانەش هەمویان بە یارمەتی حکوومەتی هەرێمی کوردستان ئەنجام دراوە. بامەبەستی سودوەرگرتن لە شارەزای و تێڕوانینی ڕێکخراوە نێودوڵەتیەکان و جیهان لە بابەتی بازرگانیکردن بە مرۆڤ، پلان و بەرنامەی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ڕێگری لە دیاردەکانی بازرگانیکردن بە مرۆڤ مۆدێلێکی نوێ لە ناوچەکە و وڵاتانی دەوروبەر، چونکە و دیاردەیە سنووردار کراوە و مافی کەسانی بیانی پارێزراوە. هاوکات ڕێگە بە کەسی خراپ و داواکراویش نادرێت بێتە هەرێمی کوردستان. لە هەرێمی کوردستان دەبینین حکوومەت زۆر گرنگی بە بابەتی بازرگانیکردن بە مرۆڤ دەدات و سنوورداری کردو و ڕێگری لێ دەکات. ئێمە چەند ساڵە لێرە کار دەکەین، دەبینین لەو ماوەیەدا حکوومەتی هەرێم چەندین گۆڕانکاری کردو بۆ کەسانی بیانی لە هاتن و کار ئاسانی لە مامەڵەکانیان، بە تایبەت هەر کەس بیەوێت بێت لە ڕێگەی ئۆنلاین کارەکان بە باشی دەڕوات. حکوومەتی هەرێمی کوردستان وەک مۆدێلێکی نوێ بۆ ناوچەکەوی عێراق و وڵاتانی دەوروبەر بە باشترین شێوە کاراسانی بۆ هاتنی کەسانی بیانی دەکات لە چوارچێوەی یاسایە و کارەکانیان ڕای دەکات و سیستمێکی پێشکەوت و چاودێریان دەکات و مافیان دەپارێزێت و هاوکات هەموو مافێکیان لە چوارچێوەی یاسا بۆ دابین کراوە و پارێزراوە.